بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، هەروەکو پەیمانمان پێدابوون جەنابتمان لە چاوەڕوانیە هێشتەوە سوپاستانەکەین، نمونەتان زۆر بێ، دەستان خۆش بێ و دیارە نامەیەکی زۆرمان بۆ هاتووە، پرسیارێکی زۆر کراوە لەبارەی ئەم پرۆژەیەوە. ئەم پرۆژەیە چییە و چۆنە و کەی دەست پێیەکە و کەی کۆتایی دێ. دیارە پرۆژەکە کۆمەڵێک مژدەی خۆشی تایە بۆ ئەوانەی کە حەزیان لێیەتی و ئەوانەی کە دێنە سەر خەت لەگەڵمانە بە پشتیوانی پەروەردگار. هەموو بەشدار بووان دڵنیا بە ئالێرەوە هەتا ئەخیر لەگەڵمان بن، دڵنیا بن زەرەر ناکەین هەتا وەکو پرۆژەکەیان بە کاملی و حازرەکەین و پێیان ئەڵێین چی بکەن لە پرۆژەکەیە. ئەم پرۆژەی خۆشەویستەکانم هەروەکو پەیمانمان پێدابوون دڵنیاتانەکەین پرۆژەیەکی بەردەوامە. هەموو پرۆژەکانی تر تەواوە بێت، کۆتایی دێت و چۆڵە بێت، ئەم پرۆژەیە بەردەوام قەڵەباڵغ و ئاوەدانە بێت و خەڵکی بۆیت. ئەم پرۆژەیە لەوانەیە تەسەورکەن چونکە لە ئێمەوەیە پرۆژەی خەڵکی فەقیر بێت. نەخێر، هی فەقیرە بەپێی ئاستی خۆی، هی دەوڵەمەنە، هی مەسوولە، هی ملیۆنێرە، هی هەموو کەسێکە کە بەشدارمان بێ. و لە ئێستاکێنەشەوە دڵنیاتانەکەم هەر لە ئێستاکێنەوە کۆمەڵی خەڵکی مەسوولتیان نیشتەجێ بووە و کۆمەڵی خەڵکی ملیۆنێر و خەڵکی پارەدار و خەڵکی بازرگان و خەڵکی خواپێدا و خەڵکی دەوڵەمەنی تایە. ئەوە لەوە دڵنیا بن وەکو چۆن خەڵکی فەقیری تایە. بۆیە پرۆژەکەی ئێمە پرۆژەیەکی گشتگیرە، دڵیشمان بۆ خۆش الحەمدوللا. ئێساوی کە ملی وەستاوم لەسەر پرۆژەکەیە لە شوێنێکی بەرزیام ئەڕوانێ بەسەر ئەم واجهەی شارە کە هەموو شوێنێکمان الحەمدوللا لێوە دیارە. خوای گەورە ئەم دەرگایانمان لێ دانەخا و بۆمان بێڵێتەوە. ئەرزی ئەم پرۆژەیە خۆشەویستەکەم لەلایەن بەخشەرێک و خێخوایەکەوە دابین کراوە بۆی کە بزان ئێوە پارە بە ئەرز نادەن. ئەمەش مژدەیەکی خۆشە. ئەم پرۆژەیە بەڕێزەکان پرۆژەیەکی بێدەنگە، پرۆژەیەکی هادیئە و هیچ کەسێک لە دراوسەکان و لە خەڵکەکان کە دێن ئیزعاجی دەوروبەرەکەیان ناکەن. ئەم پرۆژەیە خۆمان وامان ویستووە کە سیارە و ژاوەژا و پیسی و تەنگژە ژینگەیەکان ڕوو لەم شوێنە نەکا، لەبەرەوە نەمان هێشتۆ سیارە بێت ئەم شوێنەوە. ئەوەی کە سیارە ئەهێنێت کامان وایە سیارەکە لە دەرەوەی پرۆژەکە ڕاگرێت. ئەم پرۆژەیە مارکێتمانتیان نەکردوتەوە، بۆیە خەدەماتی تیانە، خەدەماتەکانی لە ناو خۆیان. ئەم پرۆژەیە بەداخەوە ئەڵێم شوێنی مزگەوتمان نەبوو بیکەینەوە. لەوانەیە ئەم قسەیە ناخۆش بێ، بەڵام وا ئەزانم زۆر زەرور نەبێت دوای پێتان ئەڵێم چۆن حەلی ئەم مشکیلەیە بکەین، چۆن شوێنی عیبادەت و شوێنی مزگەوت ئامادە بکەین و چاکیکەین. ئەم پرۆژەیە خۆشەویستەکانم چرترین دانیشتوانی تیابێ ئینشاءڵڵا. بۆیە هەر یەکەیەک دڵنیا بن پڕە بێ و هیچ یەکەیەکیش بە چۆڵی نامێنێتەوە. بە مجرد تەواوبوونی خەڵک ئامادەیە و مشتری حازرە و دڵنیا بن هەر هەموو شوێنەکان پڕە بێتەوە و لەوانەیە ئیزدیحامێک و قەڵەباڵغیەکی وای لە دەور دروست بێت کە ناچار بین بچین لە شوێنی تر یەکەی ترکەینەوە، چونکە لەم ئەرزەیە و لەم شوێنەیە شوێنمان نەمێنێ. دڵنیاتانەکەین خۆشەویستەکانم هەموو ئەوەی کە لێرە ئەگوزارێت لە هەموو پرۆژەکانی تر چاکترە. ئەم قسەی هەڵگرن، من خاوەنیم لە هەموو پرۆژەکانی تر بۆ ئێوە چاکترە و بەسوودترە و بۆ دنیا و قیامەت ئیسفادەی لێکرێ. من سێرم لێ دێ پرۆژە هەیە بە چەند سەد دەفتەر. ئەمە بەڕاستی شتێکی خەیاڵیە هەر لە کوردستانە پرۆژەی ئاوا هەبێت یەک ڤیلا بە چەند سەد دەفتەر. من یەک مژدەتان بۆ ڕاگەیەنم، پرۆژەکەی ئێمە بە پێشەکیە هەر یەک پێشەکیشە دەیت، ئیتر دوایی پارەی تریتیانە پێشەکێکەش یەک دەفتەرە، پارەی تریتیانە بە هیچ شێوەیەک و هیوادارم ئینشاءڵڵا ئەم دەفتەرەتان حازر بێ. بەم دەفتەرەوە بە پشتیوانی پەروەردگار باشترین پرۆژە ئەکڕن کە تا ماوە ئیسفادەی لێەکەن وەتیا ئەمێننەوە. پرۆژەکانی ئێمە هەروەکو بڕیارمانیا بوون سروشتین. پرۆژەکانی ئێمە یەک دەواازەی هەیە کە بۆی دەیت و دەرگاکانمان وا نەکردووە و شتێکی کلاسیکیمان نەکردووە دەرگا و پەنجەرەکان لە تەنیشتەوە بێ. نەخێر، لەسەرەوە داخڵەبی بۆ خوارەوە. وامان کردووە کە بە شێوەیەک کە ویستت داخلی پرۆژەکە بیت شۆڕ بیتەوە بۆ خوارەوە و دەرگای لە لاتەنیشتەکانەوە نییە.
بەڵام ئەمەیان بەدەست خۆمانە چۆن بتوانین لە ناوەوە سەوزایی بکەین و ئەرزەکەی ڕاخین و ئاوەدانی کەینەوە و فراوانی کەین بە کەیفی خۆمانەتوانین ئەو یەکەی هەمانە نیشتەجێیە گەورەی کەین و فراوانی کەین و ئینشاءالله بە شێوەیە بێ کە دڵتان پێی خۆش بێ و حەز نەکەن بەجێ بێڵن حەزکەن شەو ڕۆژی تیا بکەنەوە و نەرێ لێرە نەچن بۆ شوێنی تر ئەوەی کە لێرە گوێی دڵخۆشیە خۆشەویستەکەم هیچ ئەساسێکی ماڵ کە پێشتر بەکارت تێناوە لە شتی مەطبەخ لە شوێنی نیشتەجێ بوون لە ژووری میوان لە ژووری دانیشتن لە ژووری نووسن بە هیچ شوێ پێی سپێ نییە تەنها خۆ دووەرە و لە خزمەتای تەنانەت پێویستت بە نەقڵکردنیش نییە نەقڵەکەش خۆمان بۆ دەکەین سبحان الله یعنی تر لەمە پرۆژە گەورەتر و جوانتر ئەخا پێتاڵێن پرۆژەکەمان نەوعیە پرۆژەکەمان پۆست پرۆژەیە بۆیە دڵنیا بن دڵتان بۆ خۆشە بێ کە ئینشاءالله ئەیبینن ئەلێرە بە پشتیوانی پەروەردگار بەڵێ ئەم پرۆژەیە هەروەکو پەیمانمان پێدا بوونمان خەڵکی تری تایە ئێستا کەنە خەڵک لێرە نیشتەجێیە بەڵام بینن لەگەڵ ئەو هەموو قەڵە باڵغی ئەو هەموو خەڵکی کە پێش ئێوە هاتووە چەند هادیئە دەنگی کەسە بیستن دەنگی بناڵە بیستن دەنگی ژاوەژاوە بیستن دەنگی سیارە هۆڕ نەبیستن دەنگی ئاجیە بیستن نەخێر پرۆژەیەکی هادئ شومات کە ئەمەش یەکێکە لە جاکەرەوەی پرۆژەکانی ئێمە خۆشەویستەکانم ئەم پرۆژەیە کە جەنابت وەرت گرت ئەکرێ بەناوتەوە ئەگەر خەڵک عەقد لەسەر وەرەقە و لەسەر کاغەز و لەسەر ئەلکترۆنیا دەکات ئێمە لەسەر بەردێکی نەقاڕی ناوەکەت بۆ ئەنووسین و ئەمە بەبەیەکی خۆت وەتیان نیشتەجێ ئەبیت و هیچ کەسێ مافی زەوتکردنی ئەم یەکەی لە تۆ نییە بۆیە بەردی بناغی هەر پرۆژەیەکەدا ئەنرێ ناوی هەموو پرۆژەکە ئەنووسێ لەسەر بەردی بناغەکە ئێمە لە ناو پرۆژەی نیشتەجێبوونەکەمانە ناوی تایبەتی جەنابەت ئەنووسین بە ناوی خۆت بۆی کە بزان ئەمە یەکەی نیشتەجێبوونی فڵان کەسە بەڵێ هەموو ئەمانە بە پشتیوانی پەروەردگار ئیستاکێنا ئەیبینن و دڵنیاتانەکەم ئەم پرۆژەیە ئەو پرۆژەیە کە لە ئێستەوە تکام وایە دەستخەنە سەر دڵتان و مێشکتان حازرکەن بۆ ئەوەی کە ئێستا بە مەیدانی لەسەر پرۆژەکە شوێنەکەتان پیشان بم و بە چاوی خۆتان بیبینن و مواسەفەتەکانی لە دەرەوە و لە ناوە بۆ ئەوەی کە دڵنیا بن ئەمە پرۆژەیەکی وەهمی نییە و خەیاڵی نییە ئەم پرۆژەیە حازر کراوە و ئەم پرۆژەیە شوێنی نیشتەجێبوونی هەمومانە بەداخەوە ئەگەر پێتان بڵێم ئەم پرۆژەیە پرۆژەیەکی هەڵبژاردن نییە ئەم پرۆژەیە وامان کردووە بە ئیجباری بتەوێ و نەتەوێت ئەبێ بی بۆ ئێرە و ئەبێت لێرە ئارام بگریت و ئەبێ لێرە ئۆقرە بگریت و ئەبێ لێرە بمێنیتەوە ولا ئەبێ لێرە بۆ دوجار چاوەکانت لێک بنێیت فەرموو سەیری پرۆژەکەمان بکەن. إنا لله وإنا إليه راجعون. خۆشەویستان ئەو پرۆژەیە و ئەو یەکەیە کە هەمووتان بەتەمای بوون و هەمووتان خەوتان پێوە ئەبینیت کە ئەبێ پرۆژەیەکی چۆن بێت ئێمە دروستی کەین و تەستیمتانی کەین و تیا بمێنەوە و لە کرێچێتی ڕزگارتان بێ و لە فەقیری نەجاتتان بێ. بەڕاستی کارێکی گەورەترمان کردووە کە بۆ هەتایی بەتەماین لە ماڵەکە و یەکەکەی خۆتانە نیشتەجێتان کەین بەڵام پێش وەخت دەبێ ئامادەتان کەین بۆ ئەم شوێنە. ئەم شوێنە ئەو شوێنەیە کە خەڵک نەک بە دەفتەرێ بە هیچ نایکڕێ ئامادە نیە دینارێکی لەسەر سەرف کات. ئەو دەفتەرەی کە لە تۆمانەوێت بۆ ئەم پرۆژەیە بیبەخشیت تەنها یەک دەفتەری ئاعمال تەبیێنی لەگەڵ خۆتا، دەفتەری ترمان ناوێت. بەڵام تکام وایە ئەو دەفتەرە بە چاکی پڕکەیتەوە بە جوانی حازری کەیت و بیهێنی لەگەڵ خۆتا بۆ ئەوەی کە شوێنەکە و خۆش بێ. شوێنەکە لە جیاتی ئەوەی کە ئەمی کە ئەیبینیت چەندێکە تخوا کەسێکتان بینیوە لە ماڵێکی گەورە، لە ماڵێکی ئاوەدان، لە ماڵێکی ڕووناک، لە ڤیلایەک دەرچێ بێ لە شوێنێکی 2 مەتر بە 6 سانتیمەترێک و بە مەترێ قوڵی نیشتەجێ بێ. بەڵێ بەڵام گرنگەوەیە بتوانی لە ناوە ئاوەدانی کەینەوە. ئەمە ڕووکەشەکەیەتی کە ئێوە ئەیبینن
چۆن بتوانین لەناوە بیکەین بە شوقەیەک و بە ڤیلایەک و بە باخێ لە باخەکان کە VIP بێ، کە فراوان بێ، بەو شێوەیە بێ کە خۆمان نەمانەوێت. ئەمە چۆن نەتوانین دروستکەین؟ خۆشەویستم ئەم پرۆژەی ئێمە، ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گەورەیە. وەکو تۆت هێنری ئەڵێ، تۆت هێنری کاتیبێکی ئەمریکیە، جارێکیان مدیرێکیان پرسیاریان لێ کات، ئەڵێ دەوڵەمەندترین گرانبەهاترین شوێن لە جیهانا کوێیە؟ کارمەندەکان یەکێک ئەڵێ لەوانەیە وڵاتانی خلیج بن کە زۆرترین نەوتیان تایە. یەکێک ئەڵێ نا، کانەکانی ئەفریقیایە کە زۆرترین گەوهر و ئەڵماسیان تایە. بەڵام پاژەوەی پرسیارێکی زۆر وەڵامە درێتەوە، خۆی ئەڵێ نەخێر، ئەوە قەبرستانە کە گرانبەهاترین شوێنە، ئەو هەموو عەقڵە گەورە و خەڵکە گەورەی تایە. ئەمە ئامادەکراوە بۆ ئەوەی کە جەنابتان، بۆ ئەوەی کە هەموو خەڵکێ بێتە ئێرە ئەڵێت زۆر خەڵک هەبوو بە کۆمەڵی هیوا و ئاواتەوە، بە کۆمەڵی ئەفکارەوە، کەس ئیسفادەی لە ئەفکار و بیر و باوەڕەکانیان نەکرد، هەمویان هێنایە ژێرگڵەوە. بۆیە ئەم خاکە زۆرترین مەعدەنی گرانبەهای تیا دفن کراوە. بۆیە ئەگەر هاتن بۆ ئێرە هیچ شتێک مەهێڵنەوە کە نەتان کردبێ، هیچ شتێ بەجێ مەهێڵن لە دوای خۆتان بڵێن خۆزگە بمان کردایە. ئەم شوێنە ئەو شوێنەیە کە دوایی دەیت ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەگەر هەر یەکەتان دارێکتان بەدەستەوە بوو، قیامەت هات با دارەکە بچێنێ، ئەوە قیامەتە ئەی پێغەمبەری خوا، کەس ئیسفادە لەم دارە و لەم بەروبوومە ناکات، فەرمێنە دارەکە بچێنە. بۆیە وەکو تۆت هێنری ئەڵێ دای ئێمپتی، بە بەتاڵی بمرە، هیچ شتێک مەهێڵەوە، تەنانەت ئەگەر دارێکیشێ پێ بوو، نەک لە سەرمەرگی خۆتا، لە سەرمەرگی مردنی ئەم کەون و ئەرز و ئاسمانەیە بیچێنە، بەجێ مەهێڵە بۆ ئەوەی کە بە بەتاڵی بمریت، شتێک نەمێنێ دوایی کە هاتی بۆ ئێرە خەفەتی بۆ بخۆی بڵێ وەڵڵاهی فڵان شتم بێت چووە، بەخوا کە سەریان داپۆشین لێرانەیە کە شۆڕیان کردینەوە لەم دەرگا سەرەکیەوە بۆ خوارەوە، هیچ شتێک نییە فریاو بکەوێ، هیچ کۆنێکشنێک نامێنێ، هیچ لینکێک نامێنێ بە دەرەوە. لەبەرەوە تکام وایە بەو مواسەفاتەوە وەرن کە ئەتانەوێت، بەو مواسەفاتەوە وەرن کە خۆتانی بۆ حازرەکەن. بەڵێ گرانبەهاترین شوێن کە خوای گەورە فەرمێوە ئەخرەجەتی الئەرض ئەثقالەها، زەوی معدەنە گرانبەهاکانی ئەنێرێتە دەرەوە. هەندێک لە عولەمایان ئەفەرمون ئەی ئەلقەتهم فی بەطنها وصاروا على ظهرها، فەرمێت وأخرجت الأرض الموتى، مردوەکانی هێنایە دەرەوە. واتە مردوەکان گرانبەهاترین معدەنن کە لە ناو زەویە حەشار دراون. بەڵێ بەڕێزەکان، ئەمە شوێن و مەنزڵی هەمومانە. لە ئەخیرا ڕۆژێکە بێت ئەو تۆقیتەی کە خوای گەورە دایناوە بۆمان لەو کاتەی کە یەکەکەت حازر بوو لێرە، تۆ نازانیت لە دەرەوە چ مەشغەڵەتێک و سەرقاڵیەکت هەیە، وەختێکە زانیت ئەخرێتە سەر تاتە شۆر و ئەخرەیتە ناو دارەمەیت و تەشریفێنین بۆ ئێرە. بۆیە ئەمە منزڵی دوایی هەمومانە و ئەبێ ئاگامان لێ بێ و ئەبێ دایمە لە خەیاڵمانە بێ حسابمان بۆ کردبێ لە ماڵەکەی خۆتا حساب بۆچی ناکەی، بۆ بەسیترین شت، سەرما و گەرما، بۆ مەسبەح، بۆ یاری مناڵەکەت، بۆ ژووری میوان، بۆ ژووری نووستن، بۆ خزمەتگوزاری، بۆ ئینتەرنێت، بۆ تەنانەت حسابی شەحنی مۆبایڵەکەش دەکەیت لە شوا بیکەیت و لە شوا دای بنیت، وردەکاری وات خوێنێتەوە بەدە خەریتیا تێپەڕیوە. بەڵام بیرمان نییە ئەمە سەرنجامە، ئەمە دەرەنجامە، ئەمە کۆتایی هەموو شتێکە. خۆشەویستەکەم لێم وەرگرن وەکو برایەک، وەکو خۆشەویستی، وەکو مامێک، وەکو دڵسۆزێ بۆتان، دڵنیاتانەکەم ئەمە مەسیری هەموو حەیەکە. بۆیە بە خالقت قەسەم، بە خالقت قەسەم زاهید، هەموو عمرت عبورێکە، مەقام و مەنزڵت ئاخر لەکن جەمعی قبورێکە. دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی من واڕێ، بە خۆڕایی نەسووتاوە ئەمیش شێوی توورێکە. شوعائی ڕوود لە گەردندا دیارە دڵ ئەسووتێنێ، بنازم بەم تەجەلایە چ خورشید و بلوورێکە. لە ئەخیرا فەرمێ بە ظاهیر شادومانیمە،
بەظاهیر شادومانیمە لە بەرکەتمی هەموو دەردان کەناڵی گەر بناڵێنێ ئەمیش نەشئە و سرورێکە. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.